بۆچی هاتم بۆ هێرە؟ وڵی ئێمە هاتووی دوا ئەو کوڕانە بکەین گە بۆمان بەرجاو کوێنت هەدا چوونێکمان بۆ بکرێ ڕی بەڕێستەوەی کە ڕۆشتۆ بۆ لیبیا بەڵێ ماوەی چەند نەگە بێ ڕۆشت وڵا ماوەی دوومان گەڕۆیوە تا زانیاری چی هەیە لەسەر کوڕە ڕاجا کۆتایی بەزەوەندەی زانین کە گیراون و تەنهایی زانیارێکی دیمان نییە باشە بەڕێگەیەکی یاسایی ڕۆشتنە لیبیا بەڵێ بەڵێ بە ڕێگای پاساپۆرتی خۆیان ڕۆیشتون خۆ بە تەزوی نەڕۆیشتون ئێستا نازانن لەسەر چی گیرا ئێستا نازانین وەڵای لەسەرەوەی کە کات دەڕوا بۆ بەریتانی بە فەڕەنسا و ئەڵمانیا بۆ وڵاتیان دەڕوا ویستوی بچێ بە وڵاتانی ئەوروپا بەڵێ بەڵێ ئێوە هاتنێرە چیان پێ وەڵی جا کاک دکتۆر وەدا چوونی کردووە باقەت جا نازانم چ جوابێکمان دەدەنەوە ئایا بە تەلەفۆن قسەتان لەگەڵ کوڕەکەت نەکرد نەوەڵا تا زەوەتی گیراون تەلەفۆنمانە هەموو شتێکیان وەرگرت و سەی چی لەگەڵ بکەین نەدەست شێڕە قسە هەر پێم نازانین چ شوێنێکیشن چۆن زانیتان دەستگیر کراوە وەڵی لە ڕێگای قاچاقچەکانەوەمان زانین بەڵێ ئێوە داواکارن چیتان بۆ وەڵی جا داواکاریمانە کە بۆمان ئازادکردن و بەدا چوونمان بۆ بکەن داخۆ لە چ وڵاتێکن لە چ شوێنێکن نوێنەری حکوومەتی هەرێمتان ئاگادار کردوتەوە لە لیبیا وەڵی هەمووشیان نەزانن چۆن نازانن خۆ هەوکوڕی من لێ نییە زانیمە وەجبەی من 21 نەفەرە لەوان 200 نەفەری لێبێ لەو شوێنێ هەموو شارەکەی لێە ئێوە دانیشتوی چ شوێنێک ئەمە شاری قەڵازێ قەڵازیۆڕ بەڵێ